سەر ڕاستپاردەی ڕێزدار مەلا مستەفا بارزانی نووسینگەی بەڕێزیان هەڵساون بە نۆژەنکردنەوە یاریگای تۆپێ بچووکراوەی سیدەکان کە ماوەی نزیکەی 15 ساڵە دروست کراوە بەڵام تێک چوو کەلچی یاریکردنی تێدا نەمابوو بۆیە بە خۆشحاڵیەوە بەڕێزیان ڕەزامەندیدا لەسەر دروستکردنی ئەم یاریگای ئێمە شۆک و گەنج و لاوانی قەزای سیدەکان دەڤەری برادۆ زۆر سوپاسی بەڕێزیانەکەین هیوادارین بەردەوام بێ لە خزمەتکردنی گەنج و لاوان چۆن بەردەوامە ئینشەڵا بەردەوامتر دەبێتن. طبعا ئەم یاریگایە لە ساڵی 2008ەوە نۆژەن دروست کرا سەر لە نوێ نۆژەن دەکرێتەوە تەواوی کەلوپەلەکانی دەگۆڕدرن هەم لە سیم و لە چیمەنی دەستکرد و ئەوانە هەمووی دەگۆڕدرێن و لە هەمان کاتدا شوێنی دانیشتنیش بۆ هاندەران بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکپێک دروست دەکرێتن بۆیە ئێمە شۆک گەنج و لاوانی قەزای سیدەکان زۆر سوپاسی بەڕێزیانەکەن هیوادارین بەردەوام بێ لە خزمەتکردنی گەنج و لاوانی قەزای سیدەکان دەڤەری برادۆز. ئێمە وەکو ناوەندی لاوانی سیدەکان لە سنتەری قەزای سیدەکان تەنها ئەم یاریگایمان هەبوو ئەم یاریگایش کەلکی یاریکردنی تێدا نەمابوو. سیدەکان تقریبا نزیکەی 100 تیپی وەرزشی لێیە بەڵام بەهۆی نەبوونی یاریگا ڕێژیان دابەزیوە بۆ نزیکەی 70 تیپ بۆیە بە نۆژەنکردنەوەی ئەم یاریگایە و چەرخانێکی باش لە وەرزش ڕوودەدات و وەرزش بەرەو پێشچوونێکی باش بەخۆوە دەبینیتن. ئەمە دومین یاریگا لە قەزای سیدەکان سوودی دەڤەری برادۆس نۆژەن دەکرێتەوە لەلایەن نووسینگەی ڕێزدار مەلا مستەفا بارزانی یەکیان لە ناحیەکانی ڕەشبەرمیزە بوو بە خۆشحاڵیەوە ئەوان ئەوی تەواو کراوە ئینشاڵڵا ئەوەش لە ماوەیەکی کوردا تەواو دەکرێتن بەپێ گیر و گرفت تەسلیم بە لاوان دەکرێت و بۆی وەرزشوانان سوودی لێ ببینن.